دیسان شین و گریانی دایکێکی دیکەیە. دوای ساڵێک هاوسەرگیری کچەکەی هەواڵیان پێداوە وەرە نەخۆشخانە و کچەکەت خنکاوە. وەرەیان مردیە نزامێزەچیان لێ کردیتێ ئەوە لێ کردێ بەخۆ لێ هاتێتیان ئەمە نزانم هیچ. پێشتر کێشەی لەگەڵ هاوسەرەکەی هەبوو کچەکەت؟ نا هیوا بینی کێشە هەموو کەسێک پسەک کێشە چە بینی پێک تێتەوە مشکلێ ئەوە هەموو کەسەکەیتی من نازانم دینێت لێ هاتیتێ. ساریا فەرحان تەنها تەمەنی 22 ساڵ بوو. مانگی 6 ساڵی ڕابردوو بە خۆشەویستی شووی بە کوڕێکی 23 ساڵی و دانیشتوی هەولێر کردبوو. ئەمنیش تەلەفۆن لۆ برای ئەو کوڕی کرد گوتم فستان لە خوشتیمە کردیا. محەممەدی برای تەنها کاژێرێک بەر لە خنکانی قسەی لەگەڵ خوشکەکەی کردبوو. لە پەیوەندی تەلەفۆنیەکەت باسی چیت کرد لەگەڵ خوشکەکەت؟ واللهی هەنێ قسەی ئەومان کردووە کە بگەڕێتەوە لامان بەسەردانێ کە هەنێ ئەومان هەبوو خوتو بە شتی ئاوامان بگەڕێتەوە وتم کەنجی دێیەوە ئەویش وتی هەر مەجاڵی هەبێ دێمەوە. باسی هیچ کێشە و مەشاکلوانەیە؟ هیچ کێشەیەکی نەکردووە هیچ کێشەیەکیان نەبوو بەس ئەمە ئەم کوڕە و خەسوەکەی باش نەبووە لەگە خوشکەکەم. ماڵی باوشی ساریا لە شارۆچکەی خەلیفانن. ئەم زیاتر گەیشتمە سەر جەنازەکەی لەگەر تۆفیق عوسمانی مامی جیرانی ساریا بووە لە هەولێر و یەکەم کەس بووە گەیشتۆتە سەر تەرمی برازاکەی. کە چوم تەماشام کرد کچەکە هەندێک ئاسەواری پێوە دیار بوو لە ملی ئاسەواری پێوە دیار بوو. دکتۆر هات تەماشا کرد گوتی کاکە هەتاوەکو نەبن توبحەد الآخر بڕیارەکە لە لاوی دەرەچی. بەڵام ئەوەکو بەڵگەنامە سەرەتاییەکان یعنی هەست ئەکەن کە ئەو خنکاندرابی. کەسوکاری ساریا سکاڵایان لای پۆلیسی هەولێر تۆمار کردووە. پۆلیس هاوژینەکەی دەستگیر کردووە و چاوەڕێی راپۆرتی پزیشکی دادین. چاوەڕێی نەتیجەی نەڕاستی لە توبحەدل دوو ئەنجامەکەی دەخۆچی دەوی. ماڵی ساریا لە گەڕەشی نەورۆزی پارێزگای هەولێر بووە. ڕوودا و قسەی لەگەڵ کەسوکاری هاوژینی ساریا کرد بەڵام ئامادەی هیچ ڕوونکردنەوەیەک نەبوو. ساریا ساڵێک لەمەوبەر بە مەبەستی دەستپێکردنی ژیانێکی نوێ و گەیشتن بە دڵخوازەکەی خەلیفانی بەرەو هەولێر جێژت. ڕێک دوای تێپەڕبوونی 1 ساڵ بەسەر پرۆسەی هاوسەرگیری لەبری یادکردنەوە و گێڕانی ئاهەنگ لە ماڵە نوێکە بوو بە شین و گریان. هێشتا ڕوون نییە ساریا خۆی ئەمەی ویستووە یان ناچار کراوە ئەم دنیاە بۆ ئەبەت جێبێڵێت. بەختیار قادر ڕوودا و خەلیفان.